یازدەمین ڤیستیڤاڵی ڕۆژی ڕەواندوزە لێرە لەژێر هەڕەشماڵێک بەشێک لە کەلەپور و فۆلکلۆری ناوچەکەی لێ و نمایش دەکرێت و هاوڵاتیان ئاشنا دەکرێن بە کەلتوری ناوچەکە. ئەگەڵ جەماعەتی وەرتێ توی ئاهاتنە ڕەشماڵە هەڵدایا و بەخوازا خۆنا پۆشتە کردی و قات نابەر کردی و پەستەک و بەخۆڕێ بواری زاگۆتن باچین لەبەر ڕەشماڵە دانیشون و ئەوە هەر لە بۆ هەندێک زیاتر تاو گەنج و لاوێ ئێستا لە بیریان نەچنەوە ئەو شتەشا هەنە و بەو کەلەپورانە ئەشیا کۆنانم بەشداری کردە. ئەوە جاری یەکەمیشە بەشداری ئەەکەم بەڕاستی بەحەقەتی بۆ ئەوە مەسەن ئەوە شتێکی زۆر کۆنا مزگەفتی گوندی ئاکۆیان بووە سەردەمانی قەدیم بەس بەداخەوە ڕژێمی بەعس کە مزگەفتەکە تەقاندەوە بە TNT ئەوە سوتا هەمووی زارشی کە بڕاگرتو تەمەنی نازانم ئەگەر تۆ سەردەمی پاشایی ئەوە تقریبن وەچی برێن ئەوە ڕمعە مەسەر ئەوە ڕمعە ئەسڵ سوارەکان وەخت خۆ پاڵەوانەکان لێشێندایە لەسەر ئەسپەریشێندایە ئەوە هیچەوە هەمومان دەزانانی خەنجەرە ئەگەرێت تۆ هەفتا ساری دروستکرا ئەوە 1936 سنعی دروستکرا مێژوەکەی ئەوانە هەمویان وە ئەوە تەمان ئەزانانی هەموو کەسە گەزانی چێ بە زۆر کۆنا ئەوان هەروە بە هەما شێوەی هەش هەموو شتەکانیان کۆنن هەمویان ڕابردووینە بەڕاستی ئێستا ئەوە بەکارنایەن. بەدڵنیایی لە کۆندا لە مەدرسەکان خەڵک کە کۆ دەبەوە پێشتە تەلەڤیزیۆن نەبووە یان مەسەلەن ئەو ئامێرانە نەبووینە کەسێک مەسەلەن ئەیران بێژ بۆ گۆرانی بێژ بووە توانراوە مەسەلەن مەدرسەکە خۆش بکاتین یانیش مەسەلەن کەسێک چیرۆک زان بووە ئەو چیرۆکانێک کە لە کۆندا باو بووینە جاری وا بووە چیرۆکێک بە 2 ڕۆژ 3 ڕۆژ تەواو نەبووە مەسەلەن هەر جارە و لە ماڵێکدا کۆ دەبوونەوە و کۆمەڵە خەڵکە کۆ دەبووینەوە کە ئەو چیرۆکانەمان لە بۆ یەکتری دەجێڕاوە لە باب و باپیران نەبوو ئێمەش لە بۆ کەسوکاری خۆمان یان زیری دوای لێرە ئەو کارانەی گوننشینان لە کۆن کردویانە زیندوو دەکرێنەوە لەوانە مەشکژاندن و گەنم کوڵاندن و هاڕینی گەنم بەدەستار و تەشیڕێستن و چەندان کاری تر. ئەمە بەشداریمان کردو لە پیشەی دەستار کە لە کۆندا بەکار هاتۆ بۆ دروستکردنی ئارد و ساوار و ئەو شتانە. یەکێک لە ئامێرەکان تەشی کە لە کۆنەوە زۆر بەکار هاتیە لە ڕووی کە سەرەتا ئەو مووە کردیتیانە بەبەن دواتر ڕەشماڵ و گوریس و تیخ و زۆربەی شتی کێیان لێ دروست کردیە. ئەگەڵ جەماعەتێ و خۆنا تیفتیفە کردیە و خۆنا لە تیفتیفەدایە و ئەماجا هێشتن گەلە کاوێ خستێ وە ڕەشماڵ و وە چیخ و هەندێک دووگردێ جازم و بەڕە و وەڵا سەماوار و جاچیدی دۆ باسکەم غەڵێفە و نیر و ئاموروش ناهینە و ئەمما گان و دەست نەکەوتن دەنە بەنیاز بووین لێرە زۆتی بکەین. ڤیستیڤالکردن لە کوردستان بۆتان نەریتێک و لە هەرێمی کوردستان عاشیرەتەکان ڕۆژێکیان دیاری کردووە بۆ ناساندنی کەلەپوری خۆیان. ڕەواندوزیەکانیش ساڵانە لە قەزای ڕەواندوز ڕۆژی دەی چوار وەک ڕۆژی ڕەواندوزیان دیاری کردووە و کەلەپوری خۆیان بە خەڵکی ناوچەکە ئاشنا دەکەن. بەڵام ئەمساڵ بەهۆی نالەباری کەش و هەوا ڤیستیڤالەکە دواکەوت بۆ ئەمڕۆ. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام دۆڵی ئاکۆیان لە قەزای ڕەواندوز.